بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێزان بە خێراتنێکی گەرمتان لێ ئەکەین یاخوا بەخێر بێن سەر چاوان. پرۆژەی خێزانسازی بەردەوامە کە پێک هاتبوو لە 7 پانێڵ و هەر حوت پانێڵەکەش پێک هاتبوو لە 14 تەوەر و پانێڵەکانی پێشوو ئەم تەوەرانی لە خۆ گرتبوو. دەرهاویشتەکانی جێندەر لەسەر ئایدۆلۆژیای خێزان بۆ بەڕێز دکتۆرە بێخاڵ ئەبوبەکر، تەندروستی خێزان و کۆمەلگا بۆ بەڕێز دکتۆر بەختیار تاالبانی، کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان لەسەر سەلامەتی دەرونی خێزان بۆ بەڕێز مامۆستا ڕەسوول ئیبراهیم، یاخیبوونی ژن و مێرد هۆکار و چارەسەر بۆ بەڕێز مامۆستا سەبریە غەفار، ڕاگررتنی هاوسەنگی لە نێوان کار و پەروەردەی مناڵە بۆ بەڕێز مامۆستا ئەکبەر غەریب، مەترسیەکانی دەستێوەردانی دەرەکی لەسەر خێزان بۆ بەڕێز مامۆستا بەدریە سیوەیلی. ئێستاش پانێڵی چوارەم دەست پێ دەکەین بە میوانداری هەردوو بەڕێز پرۆفیسۆری یاریدەدەر دکتۆر ئازاد علی ئیسماعیل و هەروەها مامۆستا ئامینە سدیق عەزیز. پانێڵەکەی ئەوانیش پێک دێ لە 2 تەوەرەکانیش بریتیە لە کاریگەری تەنگەژە دەرونیەکان و پەیوەندیان لەسەر کێشە خێزانیەکان، ئاستەنگەکانی بەردەم پرۆسی هاوسەرگیری. ئێستاش بانگێشتی هەردوو بەڕێز دەکەین بۆ سەر ستێج بە بفەرمونون مامۆستایانی بەڕێز. بسم الله الرحمن الرحیم. بەناوی خوای بەخشندە و میهرەبان بەڕێزان، دەرفەتێکی باشە کە لەگەڵ بەڕێزتان گفتوگۆی بابەتێکی گرنگ دەکەین. هەوڵیش دەدەم لە ماوەی ئەو نیو کاتژمێرە پوختەیەکی بابەتەکەتان بۆ باس بکەم، چونکە وەک لە ناونیشانەکەەوە دیارە ئێمە باس لە 2 بابەت دەکەین. بابەتی یەکەم تەنگژە دەرونیەکان و کاریگەریەکانی، ئینجا بابەتی دووەمیش پەیوەندی ئەو تەنگژە دەرونیانە بە کێشە خێزانیەکانەوە. لەبەرەوەی بەڕاستی بابەتەکە عاتەن کە زۆربەی ئەو کەسانی بابەتێک پێشکەش دەکەن دەڵێن کاتەکە کەمە، بەڵام لە ڕاستیدا کەمە. پێشەچیەکە بەوەی دەست پێ دەکەم کە مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، بۆ ئەوەی بێتە وجود پێویستی بە سیاقێکی کۆمەڵایەتی هەیە، پێویستی بە هەبوونی نێر و مێژن و مێردێک هەیە، خێزانێک هەیە، و هەروەها بۆ ئەوەی بەردەوامیش بێت و گەشە بکات و لە بوونەوەرێک ببێتە مرۆڤێک، دووبارە پێویستی بە بوونی سیاقێکی کۆمەڵایەتی هەیە، بوونی بەیەکەیەکی کۆمەڵایەتی هەیە کە خێزانە بۆ ئەوەی بەردەوام بێت لە ژیان و گەشە بکات. لەو ڕۆوە بۆمان بەدیار دەکەوێت کە ڕۆڵی خێزان هەم لە بوون و هەم لە بەردەوام بوونی تاک بەڕاستی بابەتێکی حەشە هەڵنەگرە و یعنی پێویست ناکە لەوانەیە زۆر قسەی لەسەر بکەین. بەڵام ئەوەی کە من دەمەوێت زەختی لەسەر بکەم لەو نیو کاتژمێرە ئەوەیە کە تەنگژە دەرونیەکان چ پەیوەندیان بە خێزانەوە هەیە و خێزانیش چ پەیوەندیەکی بە تەنگژە دەرونیەکانەوە هەیە. جا سەرەتا بە پێناسەکردنی تەنگژە دەرونیەکان دەست پێ دەکەم. تەنگژە دەرونیەکان کێشەیەکمان هەیە، هیوادارم ڕەچاوی مەسەلەی زاراوەکانە، لەوانەیە لە شوێنی تر وشەی تەنگژە بەکارنێ، لەوانەیە پەشێویە دەرونیەکان بەکاربێن، هەندێک جار نەخۆشیە دەرونیەکان بەکاربێت. جامە لە زمانی کوردی بەڕاستی لە کێشەی زاراوەکان تەرجومەکردنیان بۆ زمانی کوردی کەمێک یعنی ناتەباییەک هەیە. جامە بەسمان لە تەنگژە دەرونیەکان کۆمەڵێک نیشانن، ئەو نیشانانە دەبنە هۆی ئەوەی کە هەڵگرەکەی هەست بە ناڕەحەتیەکی زۆر بکات و هەروەها ئەو ناڕەحەتیەش کاریگەری هەبی لەسەر لایەنی معریفی کەسەکە، لەسەر لایەنی هەست و ئینفعالات و سۆزی، هەروەها لەسەر ڕەفتاریشی، و ئەوەش بەهۆی تێکچوونی کۆمەڵێک پرۆسەیە، بەشێکیان پەیوەندی بە گەشەی کەسەکەیە، بەشێکیان پەیوەندی بە تێکچوونی لایەنی بایۆلۆجی و جەستەیە، و بەشێکیش پەیوەندی بە تێکچوونی لایەنی دەرونیەوە هەیە. ئەو کورتە پێناسەی DSM کە یەک لەو کتێبە سەرچاوانەیە پشتی پێدەبەستین لە دەستنیشانکردنی نەخۆشیە یاخود تەنگژە دەرونیەکان زۆرەکانیان و نیشانەکانیان. لە ڕاستیە پێناسەکە زۆر لەوەی درێژترە، بەڵام مەر ئەوەندەم لێ وەرگرت بۆ ئەوەی لێرە بتوانین باسی بکەین. اینجا بەڕێزان، خێزان
لە دووڕووەوە لە ڕووی دەرونیەوە کاریگەری لەسەر ئەندامەکانی هەیە دەتوانین بڵێن بە شێوازێکی ڕاستەوخۆ و هەروەها بە شێوازێکی ناڕاستەوخۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە ڕێگای پرۆسەی بۆ ماوەیی یاخود وراثەی جینات ئێمەی منداڵان چۆن هەندێک لە خاسیەتە جەستەییەکانمان لە دایک و باوکمان بۆمان دەگوازرێتەوە هەندێک لە خاسیەتە درونیەکان و کەسایەتیەکانیشمان لەلایەن دایک و باوکمان بۆمان دەگوازرێتەوە ئەوەیان تەمان دوای دێمە سەر وردەکاری ئەو بابەتە بەشی دووەمیان کە ڕێگە ناڕاستەوخۆوەکەیە کاریگەری خێزانە لە شێوازی چۆنیەتی ماملەکردنی دایک و باوک لەگەڵ منداڵەکان هەروەها ئەو ژینگەی کە دایک و باوک لە ناو خێزان دروستی دەکەن هەروەها ئەو کێشانەی کە هەیە لە نێوان دایک و باوکەکەش چۆن کاریگەری لەسەر باڵێن ئەندامەکانی تری بە تایبەتی منداڵان دەبی اینجا لە سەرەتا دەست بە ڕێگا ڕاستەوخۆوەکە دەکەم کە چۆن خێزان کاریگەرێکی ڕاستەوخۆی لەسەر منداڵان هەیە خاڵی کەسایەتی منداڵ وەردەگرم شخصیەتی منداڵ کۆمەڵێک توێژینەوە کراون لە ڕاستیدا بەشێک لەوانە توێژینەوە دوانەیە لەسەر ئەوانەی کە جمک بوون من ینی دوو برا یاخود دوو خوشک کە جمک بووینە بەڵام لە دوو ژینگەی جیاواز گەورە بوون و پەروەردەکراون اینجا ئەو دیراستانە وەکو پێوە لێکچوونی ئەو جمکانەی کە لۆ دوو ژینگەی جیاواز پەروەردەکراون کردویانە با بڵێن بەڵگەیەک لەسەر ئەوەی کە ئەو خاسیەتێک کە هاوبەشە لە نێوان جمکەکان لەگەڵ ئەوەی لە دوو ژینگەی جیاواز پەروەردەکراون ئەو هاوبەشێ دەگەڕێتەوە بۆ کاریگەری بۆ ماوە نەوەک کاریگەری ژینگەکان اینجا ئەمە لە بواری دەنوزانی لە بواری کەسایەتی یەکێک لە بیردۆزە بەناوبانگەکانمان هەیە کە پێی دەڵێن بیردۆزی 5 فاکتەر کە کەسایەتی دابش دەکاتە سەر 5 فاکتەر تەوان لێرە بواری ئەوە نییە کە بە تەفسیل باسی ئەو 5 فاکتەرە بکەم بەڵام توێژینەوەکان کە لەسەر جمکەکان کراون پێمان دەڵێن کە بەلای کەمی 150 ئەو خاسیەتانی کەسایەتی لەسەر ئەو 5 فاکتەرە کە دراسی لەسەر کراوە 150 دەگەڕێتەوە بۆ هۆکاری بۆ ماوەی کەواتە دایک و باوکان 150 کەسایەتی منداڵەکانیان لە ڕاستیدا هی دایک و باوکان خۆیانە 150کەی تری تەوان هەروەک ئێستا باسی دەکەین پەیوەندی بە ژینگەوە هەیە ئێمە کە تەوان باسی کەسایەتیش دەکەین ئێستا باسی شتێکی ورتریش دەکەین ئەویش لەوانەیە بۆ بەڕێستان زۆر گرنگ بێ ئەویش ئایا لە ڕووی بۆ ماوەییەوە نەک لە ڕووی شێوازی پەروەردەییەوە ئاستی ئاینداری دایک و باوک کاریگەری هەیە لە ڕووی بۆ ماوەییەوە دووبارە یعنی لە ڕووی جینەکانەوە کاریگەری هەیە لەسەر منداڵەکانیان یاننا اینجا توێژینەوەی کرایەوە تێدەگەم لە ئوسترالیا لەسەر 400 جمک یعنی چەند خاڵێکیان وەرگرتێک لەوانە مەسلەی بڕوابوون بەخوا هەستیان کردێ ئەوە پەیوەندی بە لانی بۆ ماوەیەوە نییە بەڵام لای هەرزەکاران تەمەشایان کردووە کە ئاستی ئاینداری کەسی هەرزەکار پابەندبوونی ئاینداری کەسی هەرزەکار 112 دەگەڕێتەوە بۆ لانی بۆ ماوەی 188 تری ئەوە پەیوەندی بە لانی ژینگەیە و لانی کەسی تایبەتی خۆی هەیە ئەوە بۆ ئەو هەرزەکار ئەوەی لە قۆناغی هەرزەکاری ئەوەی کە جێگایی با بڵێن سەرسوڕمانە ئەوەیە کە هەمان توێژینەوە کاتێکە لەسەر کەسانی پێگەیشت و کرایە کە تەمەنیان 33 ساڵە تێبینی ئەوە کرایە کە 144 ئاینداری تاکەکان دەگەڕێتەوە بۆ ماوەیی تێبینی ئەوە دەکەن کە لای هەرزەکاران 112 بوو کاتێککە کەسەکە گەورە دەبێت 144 ئاینداریەکەی خۆی دەگەڕێتەوە لە ڕووی بۆ ماوەی بۆ دایک و باوکیش ئەوەش پێیان وایە کە لە ڕاستیدا لەگەڵ گەشەکردنی کەسەکان بە تایبەتی لە قۆناغی هەرزەکاریەوە بۆ قۆناغی با بڵێن ڕۆشت کاریگەری ڕۆڵی جینەکان زیاتر دەبن لەسەر ئەو بابەتە دێمە سەر خاڵێکی تر ئەویش ئایا نەخۆشیە دەرونیەکان لە دایک و باوک دەگوازرێنەوە بۆ منداڵەکانیان یان نا لە ڕاستیدا هەندێک نەخۆشی هەیە کە
ئەو توێژینەوەی لەسەری کراوە پێمان دەڵێ کە ڕۆڵێکی بەرچاو هەیە واتە ئەو جین و ئەو بۆ ماوەیانی کە لە دایک و باوکان دەگوازرێنەوە. من دوو نمونەم هەیە بەڵام لێرە بە خێرایی باسیەکەیان دەکەم کە یەک لە نەخۆشیە قورسا دەرونیەکانە کە پێ دەڵێن نەخۆشی شیزۆفرینیا یان سیکسۆفرینیا. لە نێوان خەڵک بە شێوازێکی گشتی تقریبان کەمتر لە 100% لە خەڵکەکان تووشی دەبن یەکێکە لە نەخۆشیە قورسەکان. واتە خەڵکی ئاسایی کەسێک کە نەدایک نەباوک نەخوشک نەبرانە کەسێکی با بڵێن پلە یەک یان پلە دووی تووشی ئەو نەخۆشیە بووی لە 100% ئەگەریەوەیە کەسەکە تووشی بێت. بەڵام ئەگەر کەسێکی ژمارە دووی خزمێکی ژمارە دووی تووشی ئەو نەخۆشە بوو بێت وەکو مام خاڵ نەنێک داپیر باپیر ئەوە ڕێژەی توشبوونی کەسەکە لە 100% برز دەبێتەوە بۆ 103. و ئەگەر یەکێک لە دایک و باوکەکانی یان دایکیان باوکی تووشی ئەو نەخۆشیە بوو بێت ینی شیزۆفرینای هەبێت دووبارە ڕێژەی ئەگەری توشبوونی منداڵەکە برز دەبێتەوە بۆ 106. و ئەگەر خوشکێک یان برایەک تووشی ئەو نەخۆشیی بووبی ئەگەری توشبوونی خوشکێک یان برایەکی تریان برز دەبێتەوە بۆ 109. و ئەگەر هۆردووچیان دایک و باوشیان باڵێن نەخۆشی شیزۆفرینیان هەبی ئەگەری توشبوونی منداڵەکەی بە نەخۆشی شیزۆفرینە دەبێتە 145. ئەلێرە تێبینیەوە دەکەن بە ئەندازەی نزیکبوونی جینی لە نێوان منداڵەکان و ئینجا دایک و باوشیان دایشیان بەتەنیا خوشک و برایان یاخود خزمی پلە دویان هەز دەکەن ئەگەری توشبوونیان بەو نەخۆشیە زیاتر دەبێت. ئەوەش بەڵگەیەکە کە بەڵێ لە ڕووی جینیەوە دایکان و باوکان ڕۆڵێکیان هەیە لەوەی کە منداڵەکانیان تووشی باڵێن ئەو نەخۆشیە قورسە یەکێکە لە نەخۆشیە درێژخایەنەکان کە چەندەها ساڵ دەخایانی بۆ چاکبوونەوەی. ئێمە تەوان کە باسی لایەنی بۆ ماوەیی دەکەین هاوکات دەژڵێن کە ژینگە کاریگەری هەیە. من باسی ئەوەکتان بۆ دەکەم حاڵەتێک ئەویش زۆرێک لە کەسایەتیمان پێ دەڵێن کەسایەتی دژە کۆمەلگا کە کەسەکە یعنی دژی دابوونەریتی کۆمەلگایە دژی نەریتەکانە دژی بەها کۆمەڵایەتیەکانە. اینجا توێژینەوە کە ئەو زۆرە کەسانە تێبینی ئەویان کردیە کە زۆرێک لە نیورۆترانسمێتەر لایەن ئاستەکەی نزمە کە پێی دەڵێن مۆنۆ ئەمین ئۆکسیدەیز ئەی. بەڵام تێبینی ئەوەشیان کردیە کە ئەو منداڵانەی ئەگەر لە قۆناغی منداڵیەوە دایک و باوچیان خراپ مامڵەی لەگەڵ منداڵەکان کرد دەبی و هەمان کاتدا منداڵەکان ڕێژەی نیورۆترانسمێتەر ئەو کە گوتمان مۆنۆ ئەمین ئۆکسیدەیز ئەی ڕێژەکەشی کەم بێت و خراپ مامڵە لەگەڵ کرابێت ئەگەری زۆری ئەوەیە کە ئەو منداڵە تووشی ئەو پەشێویە کەسایەتی دەبی کە پێ دەڵێن کەسایەتی دژە کۆمەلگا. بەڵام ئەگەر منداڵەکە خراپ مامڵە لەگەڵ کرابی لە منداڵی بەڵام ئاستی ئەو مۆنۆ ئەمین ئۆکسیدەیز ئەی نزم نەبێت بەڵکو بەرز بێت ئەگەری ئەو منداڵەی کە ببێتە منداڵێکی خاوەن کەسایەتێکی دژە کۆمەلگا زۆر کەم دەبێت. ئەوەش پێمان دەڵێ کە ڕاستە ئێمە ئاماژە بە کاریگەری بۆ ماوە دەکەین کاریگەری جینەکان دەکەین بەڵام لە هاوکاتیش ئەو ژینگەیە کە کەسەکە تێدایە دەوروبەرەکەی کاریگەرێکی زۆریان هەیە. خاڵێکتر لە مەسەلەی شێوازی یاخود بەو شێوەی ئەمە گوتمان بەڕێگایشی ڕاستەخۆ کاریگەری لە ڕێگای جینەکان بە شێوازێکی ناڕاستە و خۆ کە شێوازی بەخێوکردنە. بەڕێزان ئێوە دەزانن کەسێک بۆ ببێتە دایک و باوک تەنیا پێویستە بڵێن لە ڕووی بایۆلۆجیەوە بای ئەوەی گەشەی کرد بێت و بالغ بوو بێت بۆ ببێتە دایکیان باوک بۆ ئەوی منداڵی ببێت با بڵێن. بەڵام بۆی ببێتە دایک و باوکەکی سەرکەوتوو دایک و باوکێک کە منداڵێکی بەختەوەر و سەرکەوتوو بەرهەمبێنیت ئەوە پێویست دەکات بەڕاستی دایک و باوکان هونەری بەخێوکردن بزانن کە بەداخەوە لای ئێمە وەک پێویست گرنگی بۆ بابەتە نەکرایە. اینجا بەڕێزان شێوازەکانی بەخێوکردن ئێوە دەزانن زۆرن بەڵام پسپۆران لە بواری گەشەی منداڵان
ئاماژە بە چوار جۆر لە شێوازەکانی بەخێوکردن دەکەن. شێوازێکی پێی دەڵێن شێوازی ئۆتۆرۆتیتیڤ بە زمانی ئینگلیزی، من واتە تەرجمە کردیە کە شێوازی دەسەڵاتدار لە بەخێوکردن، کە بە زمانی عەرەبی شێوازی سوڵتەوی پێ دەڵێن، کە تێیدا دایک و باوکان هەوڵ دەدەن کۆنتڕۆلی ڕەفتاری منداڵەکەی بکەن، سنووری بۆ دابنێن، بەڵام لە هەمان کاتدا خۆشەویستیشی پێدەبەخشن. طبعاً ئەو پۆلینکردنە لەسەر ئاساسی دوو تەوەرە، تەوەری کۆنتڕۆلکردنی ڕەفتاری منداڵ و تەوەری دووەم کە بریتێ لە پێشکەشکردنی خۆشەویستی. اینجا هەر یەک لەو تەوەرە بوون و نەبوونی تێدایە، زۆری و کەمی تێدایە. اینجا لەبەرەوەی ئەمە چوار زۆر لە شێوازی بەخێوکردمان بۆ بەدەست دەکەوێت. شێوازی دووەم پێی دەڵێن شێوازی ستەمکارانە، بە ئینگلیزی پێی دەڵێن ئۆتۆریتێریەن، بە زمانی عەرەبیش پێی دەڵێن تەسەلڵوطی، کە تێیدا دایک و باوکان خۆشەویستی پیشان نادەن بە منداڵەکانیان، لە باوەشیان ناکەن، قسەی خۆشیان لەگەڵ ناکەن، و لە هەمان کاتیشدا بەردەوام کۆنتڕۆلی ڕەفتاریان دەکەن. شێوازی سێم پێی دەڵێن شێوازی پێرمەسیڤ، بە زمانی عەرەبی پێی دەڵێن تەساهولی، کە دایک و باوکان زۆر متەساهلن لەگەڵ منداڵەکانە، یاخود ڕێپێدەریان دەتوانین بڵێن شێوازی ڕێپێدەرە، یاخود شێوازێکە کە ئێمە لەناوەمە وا باوە کە شێوازی بەخێوکردنی بەنازانەیە، کە منداڵ بەناز بەخێو دەکرێت، کە تیایدا کۆنتڕۆڵ ناکرێت، لە بەرامبەرەوەی کە کۆنتڕۆڵی ڕەفتاری منداڵەکە ناکرێت و یعنی ئازادانە ڕەفتار دەکات و چی بێوێ دەیکات، و لەمان کاتدا خۆشەویستی پێدەبەخشن. جۆری چوارەم کە پێی دەڵێن نگلێکتفول، یاخود ئیهمال، یان شێوازی گوێ پێنەدار یاخود فەرامۆشکاری، کە تێدا دایک و باوکەکە نەخۆشەویستی پێشکەش بە منداڵەکە دەکەن و هەروەها نە کۆنتڕۆلی ڕەفتاریشی دەکەن. کەواتە لەسەر بنەمای ئەو دوو تەوەرە ئەو چوار جۆرە لە بەخێوکردنی منداڵ ئەوە کراوە، یعنی پۆلین کراوە. ئێستا پرسیارەکەوەیە باشە ئەو منداڵانی کە بەو چوار بە شێوەیەک لەو شێوەکانی پەروەردەکردنی کە باسمان کرد بەخێوکراون، ئایا کاریگەری لەسەرانی دەرونیان هەیە؟ ئایا کاریگەریان لەسەر لانی پێشێوی دەرونیەکانیان هەیە یان نا؟ طبعاً دراسە زۆرن بەڕاستی لە کتێبێک کە لەو زوانە دەردەچی، من هەندێکم لەو وەرگرتووەکە باسی ئەوە دەکەن کە ئەو منداڵانەی کە وەک پێویست پاڵپشتیان ناکرێت و سۆزیان پێ نادرێت، ئەوە دەبێت ئەوەی کە ڕێزگرتنیان لە خودی خۆیان کەم ببێتەوە، و هەروەها توانای نەرمی و فلەکسیبلیتیان نەبێت لە ڕووی دەرونیەوە لە بەرامبەر تەنگژە و کێشە و ناخۆشیەکان. لە توێژینوێشتر بە هەمان شێوە ئاماژە بەوە دەکات کە بێجگە لە شێوازی یەکەم کە باسمان کرد کە بریتە لە شێوازی دەسەڵاتدار نەک ستەمکار، هەموو شێوازەکانی تر کێشەی کەسایەتی، کێشەی ڕەفتار، هەروەها کێشەی دەرونی بۆ منداڵەکان دروست دەکەن، هەم لە قۆناغی منداڵی و هەمیش لە قۆناغی هەرزەکاری و دوای هەرزەکاریش. یەکێکی تر لەو بێجگە لە شێوازی پەروەردەکردن کە کاریگەری لەسەر لایەنی تەنگژەی دەرونیەکان هەیە، بریتیە لەو کێشانەی کە لە ناو خێزاندا هەیە. بەڕێزان، بەنسبەت منداڵ، جیهانی منداڵ لە دەوری هەستکردن بە ئارامی دەخولێتەوە، وەکو بوونەوەرێکی لاواز بەردەوام منداڵ پێویستی بۆی هەست بە ئارامی بکات. جا هەر کێشەیەک لە ناو خێزان کە هەستی ئارامی لای منداڵ هەڕەشە لە هەستی ئارامی لای منداڵ بکات، لەوانەیە بۆ ئێمەی گەورە اینجا لەبەر هۆیە کە بتوانین تەحملی بکەین و لای ئێمە کێشەیەکی زۆر زەق نەبێت، بەڵام لای منداڵ کاریگەرێکی زۆری هەیە. یەکێک لەو خاڵانەی کە عاتەن باز دەکرێت کێشەی ناو خێزان و مەسەلەی لێکجیابوونەوەی دایک و باوکان، کە خاڵێک هەیە لە مەسەلەی جیابوونەوە. بەڕێزان، ئەگەر خێزانێک با بڵین هۆردوو لە گەیشتنە قەناعەتێک ناتوانن بەیەکەوە ژیانێکی ئارام و خۆش بەسەر ببەن، لەوانەیە جیابوونەوەکە لە ڕووی دەرونیەوە بۆ منداڵەکان زۆر باشتر بن لەوەی بۆ نمونە منداڵ لە بارودۆخێک بی،
شوێنێک بی کە خراپ مامڵەی لەگەڵ بکرێت چونکە بەلای کەمی کاتێک کە منداڵ خراپ مامڵەی لەگەڵ دەکرێت لەلایەن دایک و باوکەوە ئەو کاتی نەک تەنیا کاریگەری دەرونی لەسەر خۆی دەبێت بەڵکو وێنەیەکی نێگەتیڤ و خراپی لەسەر دایکایەتی و باوکایەتیش لا دروست دەبێت کە ئەگەر لە دوا ڕۆژیش خۆی بووە دایکیان باوک ئەگەری زۆری ئەوەی هەیە ئەو نمونەی ئەو دایک و باوکە خراپەی دووبارە بکاتەوە بەڵام لە هەمان کاتە خاڵێک هەیە ئەویش ئەوەیە کە دووبارە گەڕانەوەی منداڵ بۆ حاڵەتی ئاسایی خۆی دوای جیابوونەوەش و لێکدابڕانی دایک و باوک ئەگەری زۆری هەیە بۆ مانای ئەوەیە مەرج نییە هەموو منداڵێک کە ئەگەر لە خێزانێکی هەڵوەشاوە بی باڵین تەلاق درابن باڵین دایک و باوکەکە ئەوە مانایوەیە ئەو منداڵانە تازە پێویستە دەستیان لێ بشۆینەوە لە ڕووی دەرونیەوە بڵین ئەوە کەلچیان نەما و تازە ناتوانن کەسانی بەختەوە بن طبعا چەند خاڵێکم لێرە باس کردیە بە تایبەتی کاریگەری لەسەر مەسەلەی هەرزەکاران چۆن جیابوونەوەی دایک و باوک ترسی کۆمەڵایەتی و خەمۆکی لای هەرزەکاران بە تایبەتی دروست دەکات بەڵام تاکو پێش ئەوەی باڵێن دایک و باوکیش لێک جودا ببنەوە کاتێک کە بەردەوام کێشەیان هەیە کاتێک دەمەقاڵیان هەیە کاتێک کە بە شێوەک لە شێوەکان ژوومێردەکە سوکایەتی پێک دەکەن لە بەرچاو منداڵەکانیان خودی ئەو حاڵەتە تەنگژەیەکی دەرونی بۆ منداڵەکان دروست دەکات چونکە ئەو وێنەیە کە منداڵان دروستی دەکەن دەربارەی ئەوەی کە پێویستە بڵێن وەکو مێرد چۆن تەعامل بکە وەکو ژن ئافرەتی ماڵەوە چۆن تەعامل بکە لە وێنەی دایک و باوکی خۆیان وەردەگرن اینجا لەبەرەوەی سەیر نییە کە وابزانم لە کوردی دەڵێن تۆ دایکەکەی ببینە و کچەکەی بخوازەوە نیە شتێکی وا هەیە چونکە کچەکە تەمەشای وێنەی دایکی دەکات اینجا بێ ئەوەی لەوانەیە بشزانی بێ ئەوەی بشێوێ دووبارەی کۆپیەک دەبێت لە دایکی تۆش دەتوانی بڕیار بدەیت لەسەر ئەو بابەتە بە هەمان شێوە بۆ کوڕیش تەمەشای باوکی دەکات و کەسایەتی باوکی و ئەو وێنەیە کە بۆی دروست دەبێت دەربارەوە کە پێویستە باوک چۆن بێ و چۆن تەسەڕف بکات و چۆن هەڵسو کەوت بکات اینجا بە شێوازێکی گشتی دەتوانین بڵێن کاریگەری خێزان بەڕاستی کاریگەریەکی دوولایەنەیە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بەڵام خێزان دەتوانێت چ بکات بۆ ئەوەی تەنگژەی دەرونی بۆ منداڵەکان ناڵێن دووریان خاتەوە بەڵکو کەم کاتەوە چونکە تەنگژەی دەرونی وە نەبێت تەنیا لە ماڵەوە بێت ئێوە دەزانن ئێمە کە منداڵ پەروەردەکەین لە ڕاستیدا بۆ ژیان پەروەردەیان دەکەین ینی بۆ دەرەوە پەروەردەیان دەکەین تۆ منداڵەکە پەروەردەکەی بۆ ئەو نییە کە لە ماڵەوە بێت بۆ ئەوی بستە دەرەوە و دەرەوەش وەکو هەموو شوێنێک ژیانێکی واقعی پڕێتی لە کێشە پڕێتی لە حاڵەتی خۆش و حاڵەتی ناخۆش اینجا پێویستە دایک و باوکان منداڵ بۆ ئەو خەڵە ئامادە بکەن بەمانەیەک ئەوەی کە شێوازی پەروەردە پێویستە شێوازێک بێت کەمتر توندی تیژی تیا بێت کۆنتترۆلی تێدا بێت بەڵام بەبێ بەکارهێنانی تونند و تیژی چونکە تونند و تیژی بەکارهێنانی لەگەڵ منداڵان ئەوەی کە توێژینەوەکان ئێستا ئاماژیان پێکردووە کاریگەرێکی زۆر نێگەتیڤی هەیە بەڵکو پێیان وایە منداڵ تووشی زەبرێکی دەرونی دەکات و بە تایبەتی ئەگەر دووبارە ببێتەوە و ئەوەش دەمانباتە سەر خاڵێکم من هەندێک جار لەگەڵ هاوڕیان لە باڵێن لە پسپۆری شریعە لەوانەیە ڕێک نەکەوین ئەویش با بڵێن مەسلەی لێدانی منداڵ ئەوان دەڵێن فەرمودەی لەسەر هەیەوە نییە کە نوێژ مروا أولادكم بالصلاة عند السابعة واضربوهم عليها في العاشرة طبعا هم تيرواني ما براستي حديثك صحيح بيقومان بلام تيروان من بو پرورده أويا كپرورده أمراض وسيلة وهيز أمراض وسيلة يقل خودي خويدا مقدس وبيروزنية وكات تشيش أو أمراض وسيلة
ئامانجەکەی خۆی ناپێچی ئەو کاتی پێویستە بگۆڕدرێ نەکار پێویستە پابند بین. بەڕێستان هەموو نمونەی مەسجدی ضرار دەزانن ئەو مزگەوتەی کە مونافقەکان دروستیان کردبوو لە مەدینەی وانە والذین اتخذوا مسجدا ضرارا کە لە سورەتی تەوبە هەیە پاشان خوا گوتی لەو مزگەوتەی نوێژ مەکە ئەوە نیە لا تەقوم فیه ئەبەدا هەرگیز نوێژ لەو مزگەوتەی نەکەی. ئێجا خۆ ئەگەر لە ڕوانگە و تەماشاکەین چۆن دەبێت خۆ مزگەوت لا ئێمە پیرۆزە وانە ئەوە بوو دوای پێغەمبەر خوای لەسەر مزگەوتەکەشی ڕۆخان لەبەرچی جاری وا هەیە ئامرازێک کە ناتگەێنێتە ئامانجێک ئەو ئامرازە ئەگەرچی با بڵێن بە ظاهیرەشی پیرۆزی بەڵام کە خزمەتی ئامانجە پیرۆزەکە ناکات پیرۆزی ئامرازەکە پیرۆزی خۆی لەدەست دەدا. بامان شێوە مەشتەرەی پەروەردەی و تونند و تیژی لەگەڵ منداڵ و لێدانی منداڵ ئەمە لە ڕوو پەروەردە و دەرونیەکە لای ئێمە ڕێگا پێدراونیە. ئەگەری ئەوەی هەیە وەکو ئامرازێک 1400 ساڵ پێش ئێستا لە کۆمەلگایش 1400 ساڵ پێش ئێستا کاریگەری هەبوو بێت باش بوو بێت بەڵام ئەومانە ئەوەنی هەمان ئامرازی پەروەردەی لە ئێستادا باشە. دووەمین خاڵ کە دایک و باوکان پێویستە ڕەچاوی بکەن مەسەلەی تەوەقعات و چاوەڕوانی چ لە منداڵەکانیان دەکەن. ئێمە یەکێک لە کێشەکانمان ئەوەیە کە عادەتەن نمونەی زۆر بەرزدەین و منداڵەکانمان هەوڵدەن بگەنە ئەو نمونە بەرزانە. لە ڕاستیدا پێویست دەکات ئێمە کەمێک لەو ئاستی ئەو ستاندەردانە دابەزێنین. یعنی ئەگەر منداڵەکانمان بەو شێوازە نەبوون ئەگەر منداڵەکانمان با بڵێن بەو شێوازە نەبوون کە با بڵێن وەکو مەعاذ بن کە تەمەنی 17 ساڵ بی و سەرکردایەتی سوپایەک بکە کە ئیمامی عومەر و ئیمامی ئەبوبەکر تێدا ئەوە بن یعنی سەرباز بن ئەگەر منداڵەکەمان نەبووە ئەو مەعاذە ئەوە دەبێت لامان زۆر ئاسایی بێت چونکە ئەو بارودۆخی کە مەعادی لێ بەرهەمهینایە تەواو جیاوازە لەو بارودۆخەی ئێستامان. لەبەرەوە گرنگە دایک و باوکان ئەکسپێکتیشنیان چاوەڕوانیان لە منداڵەکانیان بەو شێوازە نەبێت. ئەوەمانەیە ئەوە نییە کە ئێمە بەردەوام ئیش لەسەر گەشەپێدانیان نەکەین بەردەوام هەوڵ نەدەین کە باشتر بن ئاستیان بەرزتر بێت لە هەموو بوارێک با بڵێن بواری ئاینداری لە بواری خوێندن لە بواری ئیشکردن لە بواری پەیوەندی کۆمەڵایەتەکانان لە بواری توانە عەقلیەکانیان وەڵحەسڵ لە هەموو ئەو بوارانەی کە دەکرێت گەشەی پێ بدرێت. بەڵام چاوەڕوانی یعنی زۆر شتیان لێ نەکەین. یەکێک لەو کێشانەی کە بەڕاستی بۆ منداڵان دروست دەوی و تەنگژەی دەرونیان بۆ دروست دەکات ئەوەیە کە دایک و باوکان لە پۆلی 12 چاوەڕوانێکی زۆر لە چاوەڕوانێکی زۆری منداڵەکان دەکەن. من بەوەی کۆتایی دەینم کە ساڵێک لە ساڵەکان سەردانی قوتابخانەیەکمان کرد دیار بۆ لە خوێندکارەکانمان لەوێ تەطبیقی دەکرد. اینجا بەڕێوەبەرەکەم لەگەڵ بەڕێوەبەرەکە دانیشتم و باسی حاڵەتی کچێکی بۆ کردم کە دیارە لە نۆتەکانەوە بووە باوکی نەما بووە دایکی ما بووە بەردەوامیش دایکی یعنی فشار و زەختی لەسەر کرد کە دەبێت ببێتە دکتۆرە و بستە کولیەی پزیشکی و بەو شێوازە هەتا کچەکە لە پۆلی 12 نمرەی یعنی نمرەکەی باش بوو بەڵام لە کۆلیجی پزیشکی وەرنەگیرە لە کۆلیجی ئەندازیاری وەرگیرە. اینجا کچەکە خۆی کوشت. بیرۆکەکە چییە لێرە بەڕێزان ئەوەیە کە کاتێک ئێمە ئاستێکی بەرز بۆ تەوەقعاتمان زۆر بەرز دەبێت بۆ منداڵەکانمان ئەو تەوەقعاتە بەرزە فشارێکی زیاتر یان دەخاتە سەرێ. فشار خۆی باشە بەڵام فشار کاتێک کە زیاد بێت ئەو کاتی باش نییە. تۆ بەردەوام چاودێری بکە بەردەوام ئاگاداری بە بەڵام ئێمە چ سوود وەردەگرین ئەگەر منداڵەکە تاکو لە کۆلیجی پزیشکیش دەرچوو بەڵام منداڵەشی بەختەوە نەبوو لە ڕووی دەرونیەوە شکا بوو متمانەی بەخۆ نەبوو پەیوەندی کۆمەڵایەتیەکانی سفر بوو چ سوودێک وەردەگری ئەگەر منداڵەکەش با پزیشک دەربچێت با دەوڵەمەندیش بێت بەختەوەر نابێت. لەبەرەوەیە دایک و باوکان ئامانجی سەرچیانەوەی منداڵەکانیان بەختەوەر بن و بۆی منداڵیش بەختەوەروی پێویستە تۆ بە پێی توانە هەوڵ بدەی وەکو دایک و باوک نەبیە سەرچاوەیەک بۆ تەنگژەی دەرونی بۆ منداڵەکەت خۆت نەبیێ دووش لە ماڵەوە کەش و هەوایەکی وا فەراهان بکەی کە منداڵەکە بتوانانی گەشەیەکی سروشتی دەرونی بکات متمانەی بەخۆ هەبێت. اینجا دەربارەی متمانە بەخۆ بوون بەڕاستی شتێکی ترە کە باسی ئەوە بکەین کە هەندێک دایک و باوک لەبەر خۆشەویستیان بۆ منداڵەکەیان هەندێک جار
هەندێک ئەرک بۆ منداڵەکان دەکەن کە مەفروزە منداڵەکە خۆی بیکە بەڵام دایکی بۆی دەیکا لە ماڵەوە پێی وایە ئەوە یارمەتیدانی منداڵەکەیە و لە ڕاستیدا تۆ یارمەتی نادەی بەڵکو دەبیە هۆکارێک بۆ ئەوەی متمانەی بخوێنێ بیکە ئەو ناتوانێت ئەو بەتەنیا ئیشە بیک ئەو ئیشە بکات ئەو ئەرکە جێبەجێ بکات جا بەڕاستی خاڵ زۆرن دەربارەی بابەتی پەروەردەیی و شێوازی بەخێوکردن بەڵام ئەوەی کە دەمەوێت لە کۆتایی باسی ئەو بکەم کە بڵێ خێزان و ئەو کێشانەی کە لەناو خێزان هەیە کارگەرێکی زۆریان لەسەر تەنگژەی دەرونی منداڵەکان و ئەندامەکانی تری خێزانەکە هەیە و بە ئەندازەی پتەوی خێزان و بوونی تەبایی لە ناو خێزان ئەندامەکانیشی لە ڕووی دەرونیەوە ساغ و دروست دەبن و لەو حاڵەتانی کە من باڵێن بینی و من نەمبینیوە کە باڵێن منداڵێک هەرزەکارێک لایانی دەرونی کێشێکی دەرونی هەبوو بێت لە خێزانێکی ڕێک و پێک هات بێت بەردەوام کێشێکی خێزانی هەبووە لە بەرۆی من عاتن بە خوێندکارەکانیش دەڵێن کاتێک کە دەبینی منداڵێک کێشەی هەیە ١٩١ ڕێگوڕیشتەی منداڵەکەی کێشەی منداڵەکەی دەگەڕێتەوە ماڵەوە شێوازی ماملەکردنە پەیوەندی دایک و باوکیتی هەبوونی کێشەیەکی ترەکە لە ناو خێزاندا هەیە من سوپاسان دەکەم بەڕێزان خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ خۆم بە خۆشحاڵە زانم کە ئەم دەرفەتە لەلایەن ئینستیتیوتی ژێر ڕەخساوە بۆیکەوە لە خزمەتی ئێوە بین لە خزمەتی بابەتێکی زۆر گرنگ کە ئێمە وەکو موسڵمان ئاینەکەمان زۆر گرنگی پێداوە ئەویش بابەتی چییە؟ بابەتی هاوسەرگیریە بەڵام بابەتی هاوسەرگیری زۆر جار ئاستەنگیەتە ڕێگەی ئەمانەوێ لەم کاتێکەما کۆمەڵێک لە ئاستەنگەکان باس بکەین و هەروەها بەپێی تواناش چارەسەریەکانی تیا بخەینە ڕوو هەمووتان ئاگادارن کە هاوسەرگیری واتە عەلاقەیەک کە خوای گەورە دایناوە و شەرعەتی پێداوە لە بینی نێر و مێدا بۆچی بۆ دروستبوونی سەکەن بۆ دروستبوونی تەکامل لە بینی ئەو دوو جنسەی بەشەریە کە خوای گەورە هەر لە بوونەوەردا بۆ هەموو شتێک زەوجەینی داناوە ئەویش بۆ چییە؟ بۆی کە ئینسانە موسڵمانەکانیش لەگەڵ بوونەوەرە هاو ئاوازن هاودەنگن لەوەی کەوە هاوسەرگیریان لە بینی نێر و مێکا دروستە بێ وەکو هەمووتان ئاگادارن لە ناو قورئانە سەیری ئایەتەکان بکە هەروەها لە سونەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بابەتی خێزان کەلیمەی ئوسرە نەهاتووە نە لە سەر زمانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هاتووە نە لە قورئانیش هاتووە بۆچی لەوانەیە حکمەتێکی زۆر گەورەی تیا بێ ئەویش بۆ ئەوەی کەوا عەلاقە لە بینی تەنها نێر و مێ خێزان دروست بکە خێزان ئەپارێزێ و تەحسینێکە و قەڵەڕێژێکە لەوەی کەوا هیچ کۆبوونەوەیەکی تر ناوی خێزانی لێ بنرێ جگە لە کۆبوونەوەی نێر و مێک لە ناو خێزان و هاوسەرگیریدا جا بەڕێزان لە ناو قورئانە کۆمەڵێک هەدیەی خوایی یا کۆمەڵێک بەهای زۆر گەورەدانراوە کە پێویستە خێزانەکان لە ناو خێزانی خۆیانە هەست بەمە بکەن ئەگەر هەستیان بەمانە نەکرد بێگومان خەلەلێکیان تیا هەیە ئەو شتانەی کەوا خوای گەورە لە قورئانە باسی کردو و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە فەرمودەکانیان ڕوونی کردوتەوە بە سونەی پیرۆزی خۆشی شتەکەی بە عەمەلی پیشانداوە پێویستە لە ناو خێزانەکانە خۆشەویستی هەبێت کە بە مەوەدەش ناونراوە مەوەدە قوڵترە لە خۆشەویستی قوڵترە لە مەحەبە واتە ڕۆچوونە بە ناو دڵی یەکتریە پاشان ڕەحمە سۆز و بەزەیی لە کاتی نەخۆشیە لە کاتی بەتەمەن بوونە لەو کاتانە پێویستە لە ناو خێزانەکانە سۆز و بەزەیی هەبێ پاشان دادپەروەری لە ناو خێزانەکانە لە بینی مناڵەکانە لە بینی کوڕ و کچە ئەمانە هەمووی داواکراوە پاشان لەگەڵ ژیانی ئەم خێزانە بەیەکەوە فەزڵ دروستە بێ لە بینیانە پیاو بەسەر ژنەوە ژن بەسەر پیاوەوە مناڵەکان بەسەر دایک و باوکیان و دایک و باوکیان بەسەر مناڵەکانەوە کە ئەمانە لە ناو ئەم خێزانەدا پێویستە دروست بێ پاشان معاشرە بە معروف پێویستە هەر یەکەیان لەسەر ئەساسی معروف ژیان بکەن لە بینی یەکتریە معروف هەر شتێکە کەوا دینەکەت خوای گەورە بە چاکی زانی بێ نەک هەر شتێک لە ناو عورفە کە هەندێک ئەو پێناسەی بۆکەن بەزەکە و پێناسەیەت بۆ کرد کۆمەڵی خەلەل ڕۆدا ئەوەی کەوا لە دینە
بە معروف دانراوە پێویستە ژن بەرامبەر بە پیاوەکەی پیا و بەرامبەر بە ژنەکەی پێڕەوی بکات. پاشان ئیحسان وبالوالدین ئیحسانا، پێویستە مناڵەکان لە دوایەوەی کا مناڵە بێ و گەورە بێ لەسەر ئەساسی چاکەکردن لەگەڵ دایک و باوکان مامەڵە بکەن. لێبوردەیی ولا تنسوا الفضل بينكم، چاکە یەک لەی بیر مەکەن لەبەر چاوتان بێ. پاشان إن كره منها خلقا رضي منها آخر، ئەوە لێبوردەیە ئەگەر شتێکی بەرامبەرەکەت پێ ناخۆش بوو پێ جوان نەبوو باشتەکەی تر جوانەکەت لەبەر چاو بێ، جوانەکە بێنەرەوە پێش چاوی خۆشتە چاکە بێنەرەوە پێش چاوی خۆ. پاشان ئەمانەت پارێزی، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سنەتی پیرۆزی بە فەرمودەی پیرۆزی داوای لە ژن و پیاو کردووەکەوە ئەمانەتی خێزانەکەیان بپارێزن. یەک بۆ یەک خوای گەورە فەرموێ پۆشاکن، ئیتر نامەوێستە لێرە تەشبیه بکەم لە بینی پۆشاک و هاوسەرەکان بۆ یەکتری، چونکە بابەتەکەمانەوێن بابەتێکی ترە کە کۆمەڵی خاڵی زۆر زۆر گرنگی تایە پێویستە لە بینی ژن و پیاوە ئەمانەت پارێزی هەبێ. خاڵێکی زۆر گرنگ حفاظە لەسەر فیترە، ئەو فیترەیەکەوە خوای گەورە ژنی لەسەر دروست کردو پیاوی لەسەر دروست کردو پێویستە لە خێزانە هەر یەکەیان کیانی خۆیان خصوصیەتی خۆیان پارێزن، ئەو وەکو پیاو ئەو وەکو ژن، بۆی کەوا تەکامولەکە جوانتر بێ، شتەکە جوانتر بێ، خێزانەکەیان تۆکمەتر بێ. جا خێزان یا دروستکردنی هاوسەرگیری پرۆسەی هاوسەرگیری لە ئیسلامە زۆر زۆر پرۆسەیەکی مقدسە پیرۆزە، بە پەیمانی غەلیز ناونراوە، ئەو پەیمانی کەوا لە بینی ژن و پیاوە ڕووەدا. تەنها خوای گەورە دوو شوێنە پەیمانی غەلیز پاسەکە، لە شوێنێکە بینی ژن و مێرد، لە شوێنێکیشە بینی پێغەمبەران و خوای گەورە. ئەو پەیمانە پیرۆزەی لە بینی پێغەمبەران و خوای گەورە ڕووەدا بەو میثاقی غەلیزە ناوی بردۆ، بینی ژن و پیاویش بە میثاقی غەلیز ناوە بە. کەواتە هەر لێرەوە بێ ئینسان بیر بکاتەوە لەوە کەوا پرۆسەی هاوسەرگیری پرۆسەیەکی پیرۆزە، پرۆسەیەکە ئیسلام زۆر زۆر گرنگی پێداوە. تۆ لەگەڵ بوونەوەرە، لەگەڵ تەیرە، لەگەڵ دروستکراوەکانی بوونەوەرە، تەنانەت نەباتات، تۆ هاو ئاوازە بی کاتێکەوە پرۆسەی هاوسەرگیری جێبەجێەکەی، پرۆسەی هاوسەرگیری پەرە پێدەی، ڕێگرەکانی بەردەم پرۆسەی هاوسەرگیری نایەڵی. پرۆسەی هاوسەرگیری زۆر گرنگە. ئەگەر پرۆسەی هاوسەرگیری ئاستەنگ هاتە ڕێگەی و نەما و لاواز بوو، بەدیلەکەی چییە؟ بەدیلەکەی فیتنە و فەسادە. وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە ڕوونیەکاتەوە إذا جاءكم من ترضون دينه وخلقه فزوجوه إلا تفعلوا تكن فتنة في الأرض وفساد كبير. ئەگەر هاوسەرگیری ئاسان نەکرا، هاوسەرگیری پرۆسەکەی ئیسراعی پێ نەکرا و زۆر نەکرا، لەناو مجتەمەعا بێت چاوەڕێی دووشت بکەین، ئەمە چاوەڕێی فیتنە بکەین، چاوەڕێی فەسادیش بکەین. فیتنە یەکەم جار فکرە لە فکرەوە دروستە بێ، شتێکا کەوێتە ناو خەڵک، بیرروڕای خەڵک، پاشان کێشمەکێش لەناو مجتەمەعا دروستە بێ. وەکو چۆن فترەیە لەمە و پێشووی ئێستا شەر بەردەوامە کێشمەکێش لە بینی پیا و ژنا دروست کراوە. ئێوە لاوازبوونی پرۆسەی هاوسەرگیری و لاوازبوونی دین و بۆچوونە دینیەکانەوەی کە لە خوای گەورە ویستێتی لە ناو فکری خەڵکا بیچێنێ، ئەوە لاواز بووە، بۆیە ئەم کێشمەکێشە لە بینی پیاوان و ژنانە دروست بووە. ئەگەر وانە بوایە ئەبێت تەکاملی بێ، ئەگەر وانە بوایە بێ هەر کەسێ محاولە بکە خصوصیەتی خۆشی پارێزێ. ئەوە فیتنەکە، فەسادەکەش خۆتان بە چاوی خۆتان هەمووی بینن. کاتێککە پرۆسەی هاوسەرگیری فەشەلەهێنێ لە ناو مجتەمەعێکی فاشیلە، چونکە بە هەمیشەی لە ناو مجتەمەع فاشیلەکانە پرۆسەی هاوسەرگیری دواکەوێ یا فەشەلەهێنێ. کاتێککە ئەوە بێ دەرگاکانی فەساد هەمووی واڵا بێ. ئەوەی کەوا غێر ملتەزیمە و لە خوا ناترسێ، خۆتان نەزانن تووشی چی ئەبێت. ئەوەیشی کەوا موسڵمانە کاتێکەوە دەرگای زەواج و هاوسەرگیری بۆ ئاسان نابێ، بە دوای حیەلە ئاگەڕێ، بە دوای دەریچە ئاگەڕێ، لە کۆمەڵێک شتی خراپ و دەریچەی خراپە، وەکو کۆمەڵێک لەو زەواجانەی کە ئێستا بە ناوی زەواجە کەوتونەتە ناو خەڵکی، سەر لەوانەوە دەرەکات. کاتێککە پرۆسەی هاوسەرگیری شەرعی ئاسان ناکرێ، ڕێگەی بۆ ئاسان ناکرێ، ئەو دەریچانە خەڵک بە دوای ئاگەڕێ. کەواتە پرۆسەی هاوسەرگیری وتمان زۆر زۆر گرنگە، خوای گەورە زۆر زۆر گرنگی پێداوە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێنمایی زۆری بڵاو کردوتەوە، بە ئێمە گەیاندووەکەوە پرۆسەی هاوسەرگیری ئاسانکاری بۆ بکرێ، هەتا ئەگاتەوە لەو خاتەمە من حەدید. ئیترەوە بێ بزانی هەر لێرەوە بزانی
ئاسانکاریەکەت چەند کراوە لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ پرۆسەی هاوسەرگیری. لەبەرەوەی کەوا زۆر گرنگە، بێگومان ئێمە ئەبینین زەرەباتی بەردەوام و بەدواییەکە لە خێزانە درێ، لە پرۆسەی هاوسەرگیریە درێ و دوا ئەخرێک بەکی پێ ئەخرێ، ناڕەحەتەکرێ، قورسی ئەخرێتە بەردەمی. ئێمەی موسڵمان زۆر جار ئەبێ سیرمان کرد یەکسەر دەستی شەیطان لە پشتی بابەتەکەەوە ببینین، چونکە شەیطان خوای گەورە مەگەل لە سوورەتی نورە نافەرمێ يا أيها الذين آمنوا لا تتبعوا خطوات الشيطان ومن يتبع خطوات الشيطان فإنه يأمر بالفحشاء والمنكر ولولا فضل الله عليكم ورحمته ما زكى منكم من أحد أبدا ولكن الله يزكي من يشاء والله سميع عليم. خطوات الشيطان جاري وهي لنا وخزانة مسلمان كان شاهنها والشيطان كان هستي بيه كيت بلام كومالك برگیتری کردو بەبەرا شەیطان، چونکە شەیطان یەکسەر ناوبا بۆ لای شتە خراپەکە، یەکسەر شتە خراپەکەت پێ ناڵێ بە تایبەتی لای مسلمان، هەنگاو بە هەنگاوت بە. هەر قورسکردنی بابەتی هاوسەرگیری دایک و باوک بۆ مناڵەکانیان هەنگاوی شەیطانە. بۆچی؟ چونکە شەیطان فەرمانەکە بە بڵاوبوونەوەی فەحشا و منکەر. بەم هەنگاوانە تۆ باکە بۆی مجتەمەعەکەت لەدەست دەرکە. مۆرکی مسلمانەتی و ئیسلامەتی زۆربەی هەر بەڕاستی لەناو عایلە ئیسلامیەکانیشا کەمی کردوتەوە کە ئێمە بوایە لەسەر سەر و لەسەر چاو هەموویماندا بنایە. ئەم ئاستەنگانە کاتێ دروستەکەی بەدیلەکەی فەحشا و منکەرە. شەیطان واد لێیەکە ئەمانە بکەیت، شەیطان واد لێیەکاڵی ظروفەکەمان وایە باوا بێ با ئەمە بێ من مەسلحەتی مناڵەکە مەسلحەتەکەتە بەناوی مەسلحەتی مناڵەکەتەوە واد لێیەکە پرۆسەی هاوسەرگیری دەست پێێنیتە ڕێگەی لە بەردەوی مناڵەکەتە، نەیەڵی کارەکەی جێبەجێ بکات، ئاسانکاری بۆ نەکەیت. کەواتە ئێمەی موسڵمان پێویستە دەستی شەیطان هەروەها شوێنکەوتەکانی شەیطانیش کە بەڕاستی ئەوانەی کەوا شوێنکەوتەی شەیطانن وەسواسەی شەیطان و علمی ئینسانیەکەی خۆشیان فێڵ و تەڵەکە و دەریچەکانی ئینسانێتی خۆشیانی داخڵەکەن، بۆیە هەندێک کەس شایستەی ئەوەی شەیطانی شوێنی کەوێ. ئەوە نە لە پلان ڕێژیە بەرامبەر بە خێزانە ئیسلامیەکان، بەرامبەر بۆ خێزانەی کەوا خواویستە دنیای شتێکەی دنیای پیلانەیەنێتە بەردەمیان. کەواتە شەیطان دژی پرۆسەی هاوسەرگیریە، هاوسەرگیری شەرعی. ئینسانە خراپەکانیش کە مەرامێکی زۆریان هەیە لەناو ئەم مجتەمەعی توا جێبەجێ بکەن هەر دژی پرۆسەی هاوسەرگیرین. ئاستەنگەکان لەلایەن ئەمانەوە بۆمان دروستە بێ. ئاستەنگەکانیش هەندێک جار بەڵێ وەسواسی شەیطانە، بەڵام لە ڕێگەی خودی کوڕەکەەوە یا کچەکەەوە بۆیەت، یا لە ڕێگەی خێزانەکەەوە بۆیەت، یا لە کۆمەلگا شتێکە خوڵقێنێک کە پرۆسەی هاوسەرگیری دوا بخات. کەواتە ئاستەنگەکان ئەکرێ کچ و کوڕەکە خۆیان دروستیکەن، خۆیان سەبەب بن، ئەکرێ خێزانەکەیان بۆیان دروستکە، ئەشکرێ کۆمەلگا دروستیکە. لەلایەن کوڕ و کچەکەوە زۆر جار ئەمەیان مەسەلەن خاڵی یەکەمیان کە خوێندنە، کچانمان تا خوێندن تەواوەکەن، چونکە زۆر جار بیرەتی کە ئەگەر پرۆسەی هاوسەرگیری بکە و خوێندنی تەواو نەکرد بێ لەوانەیە تەواوی نەکە، لەوانەیە ڕێگری بۆ دروست بێ، لەوانەیە مەجالی نەدرێ. بۆیە زۆر جار پرۆسەی هاوسەرگیری دواخن تا دوای خوێندن. ئەگەر ساڵێ 2 ساڵیش بمێنێتەوە لەو لاوە سەیرەکە دوا کەوتووە. لێرە لەوانەیە کوڕان زەرەر نەکەن، چونکە کولتوری کۆمەلگاکە وایە تەمەنیشی گەورە بێ ئەکرێت کچێکی تەمەن مناڵی بۆ ببێ. بەڵام زۆر جار ئەمە ئەبێتە ئاستەنگ لە بەردەمی کچەکانمانە، هەیە تەواوی کردووە بەڵام سەیرەکە ڕەفیقی خۆی کەم بۆتەوە. اینجا ئەو کاتە ئەگەر شەهادەیشی بەرزتر بێ کۆمەلگا و خێزانەکەی ڕازیان نییە، شوبکا بە کەسێک شادەکەی لە خۆی نزمتر بێ یان خوێنەواری تەواو نەکرد بێ یا چی، کە ئەمانە هەمووی ئاستەنگن. پێویستە خێزانەکان بیر لەمانە بکەنەوە. ئەگەر مناڵەکەی لە کولیا بوو قەیچێکە کچەکەی لە کولیا بوو داواکاری هەبوو با دەستنێنێتە ڕێگەی، با کچەکە خۆشی دەستنێنێتە ڕێگەی، قەیچەکە بە مەرج و ئەوە شوبکا و خوێندنەکەشی تەواو بکە. ئاستەنگی خوێندن زۆر جار لە بەردەمی کچانمانە زۆر جار بوونێتە
مشکلە بەڵام لە بەردەمی کوڕانە زۆرجانە مشکلەی دروست نەکردووە. تاک و تەراش هەیە لە ناو کچان و کوڕانە حەزیان بە پرۆسەی هاوسەرگیری نییە. ئەوە لە سەردەمی پێغەمبەری خوایشا هەبووە، ئەمانە نادرن. ئافرەتی هەبووە هاتۆ داوای لە پێغەمبەری خوا کڕی ئیجازەی بدا ئەگەر شوونەکە. پێغەمبەری خوا ساسم ئیجازەی هەیە ئەو حەزەیتیان نییە. ئیتر ئایا هەر لەبەر هەر جۆرە بابەتێکی هۆرمۆنی تەندروستی بێ نازانم بەس لە ناو مجتەمەعا هەیە ئەگەر بە زۆر ژنەی دەی بە شوو ناکە، بە زۆر ژنی بۆ نەیەنی ژن نایەنێ. ناڵێم ئەوانە واز لێ بێنە ئەگەر لەبەر جاری وایە لەبەر شۆکیە لەبەر بێتاقەتیە کە وای لێ کردو حەزی لێ نەمێنێ، نە ئەوانە بێ عیلاج بکرێ، بەس هەیە پێویستی پێی نییە. وابزەم لە عەرەبیە کەلیمەی عنینی پێوترێ، پێویستی بە زەواج نییە. ئەوانە زۆر زۆر تاک و تەران ئەوەش ئەکرێ وازی لێ بهێنرێ طبیعیە کەوا زەواج نەکا، وەکو چۆن ئەو نمونەی باسمان کرد لە تەمەنی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەبووە. شتێکی کە زۆر زۆر بۆتە ئاستەنگ لە بینی کوڕ و کچە متمانە نەماوە. کوڕ زۆر جار ناتوانێت ناوێرێ بچێتە داوای کچێک، چونکە زۆر زۆر خەمی ئەوەی هەیە کە کۆمەڵی عەلاقاتی تری هەبوو بێ. کچیش بە هەمان شێوە زۆر زۆر ترسی هەیە لەوەی کەوا کۆمەڵێک کوڕەکە عەلاقاتی تری هەبوو بێ، چونکە عەلاقات ئێستا لە ناو خەڵکا دەرناکەوێ. هەر بینی خۆی و مۆبایلەکەی کۆمەڵی عەلاقات دەتوانێت دروستکە. ئەو متمانەیە کاتێکەوە لە ناو کوڕ و کچانە ماوە زەواجیان پێ دواخا، زۆر جار دەبێتە ئاستەنگێکی زۆر گەورە بۆیان ئینجا دڵە ڕاوکێش دروستەکە لای کچان و کوڕان، بۆ ئەوەی کات لەزەت لە ژیانیان نابینن لە کاتی دروستکردنی ژیانیانە، بۆ چونکە متمانەی نییە بە کۆمەڵش ئەو ژنەکەی تاقی کاتەوەیش بە کۆمەڵەشت پیاوەکەی تاقی کاتەوە لەزەت لە ژیانیان نابینەوە، بێتە هۆی مەشاکلی زۆر بۆ دوایەوە. لاوازی دین کە ئەمە ئەبێتە مەزدەر بۆ هەموو ئاستەنگەکانی تریش. دینی لاوازە لەبەرەوەی کەوا مەجالی خۆی داوە لە ڕێگەی ناشەرعی و حەزەکانی خۆی تێر بکات، پێویستی بە هاوسەرگیری و هەڵگرتنی مەسئولیات نییە. کە ئەمە بەڕاستی خاڵێکی زۆر هەر بەڕاستی گەنجان پێویستە تەوعی زیاتر بکرێن، ئێرشاد بکرێن بۆ تەقوای خوا، بۆ یعنی وازعی دینی لە ناو دڵیانە زۆر زۆر زینوو بکرێتەوە، چونکە بەمە نەبێت فاحیشە و تێرکردنی حەزەکان زۆر زۆر ئاسانە لە بەردەستیانە. نەبوونی پارەش، نەبوونی سامان، کە بەڕاستی ئێستا تەکلیفاتی زەواج زۆر 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 بووە. خانووە، پڕکردنەوەی هەموو ژوورەکانە، ماڵێکی لایەق و نازانم چی و چی و بتر چی ئەبینن لە ناو فەیسبووکە و لە ناو مۆدیلەکانە، ئەم لە خەیاڵەتی ئەمێ بۆ بکرێ. کاتێک کچ ئەم خەیاڵە زۆرەی هەیە، ئەم داوا زۆرەی هەیە، کوڕیش لەم زروفەی کەوا ئێمە تێکەوتوین توانای پیاکردنی ئەو حەز ئەو پڕکردنەوەی ئەو ئارەزوانی کچەکەی نییە. لەبەرەوە ئەمەش هەرێکی کێ لە ئاستەنگەکان کە پێویستە ئێمەی موسڵمان ئەو شتانە زۆر زۆر ئاسان بکەین. ئەو ئاستەنگانە ئاسان بکەین لە بەردەمی کوڕێکاکەوایە بۆ داوای کچەکەمان یایە بۆ داوای خوشکەکەمان، شتی لەسەر ئاسان بکەین، یارمەتیشی بێن قەیچێکە با ماڵەکە لە بینی هەردوو کشتیانە دروست بکرێ. ئەو ئاسانکاریانە زۆر زەڕورە بکرێ. یارمەتی کوڕ و کچان بدرێ لەسەرەوەی کەوا بتوان لەسەر پێی خۆیان بۆستن بە شتێکی کەم قەنەعەت بکەن، چونکە هەدەفە گەورەکە لە بەرچاویانە ئەبێ بگرن و هەدەفی چییە؟ دروستکردنی خێزان و سەکەنێکی نەفسی و ڕۆحیە. کۆمەڵی ئاستەنگی ترمانەیە کە خێزانەکان دروستیانەکەن، یەکێ لەوانە کە قورئان باسی کردو عەضلە، ولا تعضلوهن لتذهبوا ببعض ما آتيتموهن. باوکو دایک زۆرەکەن لە مناڵەکە کە ئەبێت ئەو کەسەی کە شووی پێەکە یا هەڵێ بژێری کە هاوکوفەمان بێ لە بابەتی بڵێن پلەی ئیجتیماعیە یا لە پلەی مەسئولیەتە یا لە چی. ئەمە ئاستەنگی زۆر گەورەیەکەوە خێزانەکان دروستیەکەن. بەڕاستی کچانیشمان کاتێک بڵێن مەسئولیەت و پارەداری و گەورەی باوکی ئەبێتە نقمە بۆ کچان، بۆ کوڕەکە زۆر نابێت، چونکە یەک کەسی کە ناوێرێ کەسی لە ئاستانە بێ ناوێرێ بێتە داوای، کاتێکیش کە یێتە داوای لەوانەیە ڕەفز وەربگرێ بگرێ، بەڵام کوڕەکە توانێت یعنی طبیعیە لە ناو مجتەمەعی شایەت لەگەڵا ناکرێ. بۆیە ئەکرێت ئەم ئاستەنگە
خێزانەکان بەگوێی فەرمانی خوا بکەن. خوای گەورە فەرمووی دەستمێننە ڕێگەیان. ئێقەی چێکە با دوو ئاس بن. ئەما لە پێش هەشتاکانیشەوە هەر زۆر زۆر هەبوو بینی شێخ و غەیری شێخ، بینی مەلا و مسکێن، ئەیان و تا لە ئاستی خۆشمانە نەبێ نایکرد. ئێستش لە کۆمەڵێک ئاینزادەکانی ترا ئەمە هەیە، بینی پیر و شێخ ومانە زەواج ئەوەیە. بۆیە ئەبینی زۆرێک لە کچانی زۆر باش بڵێن بە سەلیقا بەتوانە لەوانەیە دایکێکی زۆر زۆر باش دەرەچوون ئەگەر ئەم عەضلە نەبوایە، ئەم ڕێگریە نەبوایە. من لە ژیانی خۆمان زۆر ئەوانم بینیەوە بەڕاستی لە کۆمەڵە خێزانە ئافرەتی زۆر زۆر چاک، یعنی هەر بەڕاستی لەوانەیە ئەگەر دایک بوایە کۆمەڵێک مناڵی زۆر باشی بخستات ناو مجتەمەعەوە، بەڵام لەبەرەوەی کەوە عادەتیان وا بووە هەر لە ناو خوانە ژن خوازی بکەن، کوڕەکانیان طەبیعی بووە توانیوان ئەو پەتە بپچڕێن و لای خەڵکی کە زەواجیان ژنیان هێناوە، بەس کچەکان نەدراون بە غەیری طەبەقە و بڵێن عایلەی خۆیان ماونەتەوە. گوناهی ئەوانە هەر بەڕاستی خوای گەورە خۆ لێپرسینەوە ئەکا لەسەرم شتانە. ئەمانەش بە چییە بێ؟ بە تەوعیە، بە نمونەی جوان کەوا بخرێتە ناو خەڵکەوە. ئەم مناڵەی خۆت بۆ دەست بەسەر ئاگری کاتێک کە کەسێک گێتە داوای کچەکە بەدڵێتی. زۆر جارەڵێت مادەم من یعنی حایلی وان بینیەوە مادەم بەدڵی بۆ ڕازیەتی و توێتی ڕازی من نایم بەوە. بۆ یعنی مە لەکوێ هێنات؟ ما ئەنزەل الله بها من سوڵتان. چی ئەم شەرعەتەی دا بە تۆ کە تۆ ئەم ڕێگریە بکەیت؟ ڕێگریان لێ کردوون و ژیانی ئەو کەسەیشیان بە تەواوەتی فەوتانەوە. کەسەکە خۆشی بەڕاستی بە موسڵمانیش ئەزانێ، خۆشی بە دیندار ئەزانێ. جا ئەمەش دوای ئەوە کچەکە ئەیان بە یەکێکە خۆیان بە دڵیانە، کچەکە ناچێتە دڵیەوە ئەزانی هەتا ئەو ژیانە ئەکات، چونکە ژیانی ژن و مێردایەتی وەکو هەیە هیچ عەلاقەیەکی کە نییە، هیچ عەلاقەیەکی کە هەتا ئەو ژیانە ئەکات و لە ژیان دەرەچێ لە بێتاقەتیەکی زۆر و دڵگیرانێکی زۆرایە. کوڕیش زۆر جار دایک و باوکەکە ئەو کەسەی کە کوڕەکاڵی بژاردووە نەیانێشتۆ بیکە، نەیانێشتۆ بیێنێ، ڕێگریان لێ کردووە، دوای کوڕەکە سەعادەت نابینێ، خۆشبەختی نابینێ. کوڕیش و کچیش خوا وای کردووە بیخەرە سەر تەختی پاشایی. ئەگەر کوڕەکە لەگەڵ ژنەکە هەستی بە سەعادە نەکرد، ژنەکە لەگەڵ پیاوەکان نەیکرد، خۆشی لە هیچ شتێکی کە نابینێ. بۆیە ئەبێ دایک و باوکان بیر لەمە بکەنە مەسلحەتی مناڵەکە لەوایە تەنانەت ئەگەر تۆ گەورەتری ئەشزانی لەو زەواجە زەرەرەکە بیکا باشترە و فەشەل بێنێت بێ بە پەندێ بۆی دوای ئەگەر ژیانەکەی جێهین کرد بەبێ بڵێن عوقدای کات لەبەرە بابی کات و قەیچەکە فەشەل بێنێ باشترە لەوەی کەوا هەموو ژیانی بە ناڕەحەتی باتە سەر. ئەمانە وەکو تەجروبە ئەڵێم، وەکو گوێگرتنم بۆ زۆرێک لە خەڵکەکان ئەڵێم کە بەم بڵێن تەجروبانات تێپەڕێون. کۆمەڵگەش کۆمەڵێک ئاستەنگی تر ئەهێنێتە بەردەمی خێزان، بەردەمی هاوسەرگیری. ئەویش چییە؟ هاوسەرگیری لە ناو کۆمەلگا ئێستا وەکو سەفەقەیەکی مالی لێ هاتووە. ئاواتە خوازن کەسێکی دەوڵەمەند، کەسێکی شەهادەدار، کەسێکی بڵێن پارەدار، ڤێلادار، کەسێکی ئاستێکی بەرزی کۆمەڵایەتیە بێتە داوای کچەکەیان وەکو سەفەقەیەکی مادی سەیریەکەن. کچانیش زۆر جارۆکۆ سەیریەکەن کە ئەمە غەڵەتێکی زۆر زۆر گەورەیە، چونکە ماڵ لای هیچ کەسێک تاسەر نامێنێ. چەند عایلەمان بینی هیچیان نەبوو، خوای گەورە بەرەکەتی ڕژ بەسەریان نابوون بە خاوەنی زۆر، چەندیشمانە بوو زۆر دەوڵەمەند بوون ئیفلاسیان کرد و هیچیان بەدەستەوە نەما. پاشان لەناو کۆمەلگا ئەوەی کە بێتە ئاستەنگ نەمازەجی زۆر فاشیلمان هەیە لە خێزانداریە. زۆر جار مناڵی ئەو ماڵانی کەوا دایک و باوکیان هەستەکەن خۆشیان نەبینیوە، یەکیان ناوێ لە یەک ئەخوێنن، مناڵەکانیان زۆر جار ناوێرن بچنە پێش لە هاوسەرگیری. ئەوە ڕوویاوە. یا زۆر جار لەناو کۆمەلگا شقڵیات بۆتە شتێکی زۆر گەورە. هەیە لەناو کچە یعنیەوە کارەساتە، ئەڵێ بەس یەک ڕۆژ ئەو بەدلێش لەبەرکەم دوای جاش بمۆقەی ناکە. شقڵیات یعنی بەدلە و حەفلە و
ئەم شتانە بۆت هەر بەڕاستی یعنی خەڵکەکە ئاستی بیرکردنەوە و ژیری خەڵکەکە چۆتە چاویەوە نەماوە زۆر لاواز بووە. شکڵیات لە ناو خەڵکا و سۆشیال میدیاش زۆر دەوری هەیە ئەوە وای کردوکەوە پرۆسەی زەواج مەسەڵەن لە زەواج ناکەم تا ئەوەم نەبێت تا ئەوەم نەبێت تا ئەوەم نەبێت وردە پرۆسەی زەواجیش دواکەوێت. شتێکی کەش لە ناو کۆمەڵگا کاتێککە دەرگای فاحیشا کردنەوە ئاسانە بێ پەنا بەخوا شوێنی بێڕەوشتی زۆرە بێ گەنجی خواناسیش کەمە ئەبینی پرۆسەی هاوسەرگیری زۆر دواکەوێ بۆ چونکە لە ناو مشتەما ئاسانکاری کراوە بۆچی بۆ فاحیشەگەری. نەبوونی مەشاریع مەسەن ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە فترەیەکە ناو بە ناوشتەکەن بەس دیارە دەستیان بە یا خێرخوازان زۆر بەدەم ئەو پرۆژەوە نایەن ئەجنا کۆمەڵە گەنجمان هەیە الحەمدوللا لە ناو ڕێکخراوەکانە بیریان لەوە کردوتە کە ئاسانکاری بکەن بۆ گەنجەکان و یارمەتیان بن و بیان خەنە ناو پرۆسەی هاوسەرگیریەوە. بەس لەبەرەوەی کاوە دەوڵەمەنەکان لەم ڕێگە و زۆر خێر ناکەن پرۆژەکە زۆر لاوازە بەڵام ئەگەر بێت و ساڵانە مەسەن ڕێکخراوەکانی مەدەنی کۆمەڵگەی مەدەنی ئەم کارە بکەن شتەکەش ئاسان بکەن لە بەرچاوی خەڵکە بڕواکە خەڵکیش چاولێکەرە زۆر جارێتە ناو بابەتەکە. ئەم ئاستەنگانە کاتێک کە نامێنێ و وەکو بڵێ بەرچاوی خەڵک ڕوونە بێتە و هەدەفی زەواج کە بریتیە لە سەکەن و تەکامل و ئارامی و ئیعمار و ڕازیبوونی خوای گەورە و ئەو کۆمەڵە خاڵی کە لە بیدایەتە باسمان کرد کاتێک کە هەدەفی زەواجە بێ بەوە ئاستەنگەکانیش کەمەکرێ خەڵک چاو لە هەدەفەکە ئەڕوانێ پرۆسەی زەواج زۆر ناجحە بێ زۆریش پەلا بە پەلا یەتە پێشەوە. چارەسەرەکان کە پێویستە ئێمە وەکو موسڵمان چەندێکمان پێکرێ وەکو ڕێکخراوەکان چەندێکمان پێکرێ وەکو موسلحەکان چەندێکمان پێکرێ ئەوەیە کە خێزان مەسئولێتی خۆی هەڵگرێ بەرامبەر بە کچەکانی و کوڕەکانی حکوومەتیش کۆمەڵێک بابەت و پرۆژەی هەبێ بۆ ئەم بابەتە ئەکرێ کۆمەلگا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەم پرۆژانە بیخەنە بەردەمی حکوومەت کاری لەسەر بکەن پاشان کۆمەڵگە خۆیشی دەستکەنە چارەسەرکردن بۆی کەوە پرۆسەی زەواج تۆزێ پەلە پێ بکرێ لە ناو مشتەمەعیشا بێگومان کە ئەوە کرا فاحیشە و شتی خراپەکاریش بازاڕیان لاوازە بێ و بازاڕیان نامێنێ. خێزانەوەیەکەوە تەسیل بکەن بۆ زەواج ئاسانکاری بکەن کاتێکەوە کوڕەکەیان کەسێکی بەدڵە کچەکەیان کەسێکی بەدڵە با زۆر بە ئاسانی و بە یارمەتیشیان بن و پرۆسەی زەواجیان بۆ ئاسان بکەن. تەوعیە هەبێ لە ناو خێزانەکانە بۆی کەوە هەدەف لە زەواج تەنها شقلیات نییە هەدەف لە زەواج تەنها ئەم شتە مادیانە نییە بەڵکو کۆمەڵێک شتی معنەویە با لەم ناو مناڵەکانیان زیینوی بکەنەوە پاشان دەستنەیەنە ڕێگەی زەواجێک کە شەرعیە کە دین و ئەخلاقی کەسەکە باشە لە ناو مشتەمەعە بۆیان ئاسانکاری بکەن. حکوومەتیش ئەکرێ مەشاریعی زەواج بخرێتە بەردەستی وانج ئاسانکاری پێشینەی هاوسەرگیری بدرێت پاشان شوێنی نیشتە جێبوون ئاسان بکرێ بۆ کەسانێکەوە تازە زەواجەکەن ئەوە خەونە ئەگەر بێتە دی و بتوان بیکەن. کۆمەڵگەش نمونەی زۆر جوان پیشانی خەڵکبانێک هەموو ڕۆژێک لە سۆشیال میدیا فلان جیا بوویۆ فیسار جیا بوویۆ ئەم هەموو ناڕەحەتیە لە بینی ژن و پیاوان ڕۆداوە ئەخرێتە بەر چاوی خەڵک بەڵام نمونە باشەکان لە بەرچاوی خەڵک زۆر ونن پێویستە ئەوانە بکرێن اینجا تەشجیع و منافەسە هەبێت بۆ پرۆسەی هاوسەرگیری نمونە جوانەکان بخرێتە ناو مەشاریعی زۆر باشە بێ تێڕوانینەکان بۆ زەواج لە ناو خەڵکە بگۆڕێ بەو تێڕوانینەی ئێمە وەکو مشتەمەعێکی موسڵمان هەمانە ئەو تێڕوانینانێکەوە ئیسلام فێری کردوونیا ئەو بۆ چوونە خراپانە و ڕاست بکەینەوە هەمومان لە خزمەتی ئەما بین بۆ ڕازیکردنی خوا بۆ پاککردنەوەی مشتەمەعەکەمان هەروەها بۆ هەڵوەشانەوەی پلانەکانی شەیتان. بەڕێزان خۆشەویستان بەوە نەکۆتایی بابەتەکەیان داوای لە بردنیشەکەم مەگەر سەرمێشاندوان. زۆر دەستخۆشی لە مامۆستا ئەمینە ئەکەین بۆ پێشکەشکردنی تەورەکەی و هەروەها زۆر دەستخۆشی پێزانینمان هەیە بۆ هەردوو مامۆستای بەڕێز
کە کاتی خۆیانیان پێبەخشین و هاوکارمان بوون لە بەڕێوەچوونی پرۆژەکە. هەروەها زۆر دەستخۆشی و سوپاسمان هەیە بۆ بەڕێستان کە تا کۆتایی لەگەڵمان بوون. دووبارە دەستان خۆش بێت و ماندوو نەبن.